کارەکانی ڕۆژی دووەم و کۆتایی فیستیڤاڵی کولتورە جیاوازەکانی ڕانیە بەکردنەوەی پێشەنگا و دیالۆژی گروپە بەشدار بووەکان دەستی پێکرد. با فەرهەنگاشون ئاشنا میشی اونا هەم ئێمە بە کولتوری جیا و هەم خەڵکیش بە کولتوری ئێمە ئاشنا بوون. سەرەتای فستیڤاڵەکە زۆر کەس دەیپرسی کە بوشایر لەکوێیە و لە کامە وڵاتە، بەڵام ئێستا خەڵک بە ئێمە و شارەکەمان ئاشنا بووە و بەڕاستی فستیڤاڵێکی نایاب بوو. ئاواز و گۆرانی و میوزیکی فیستیڤاڵ پارچی دەواازەی ڕاپەڕینی تەژی کرد لە هاو نیشتیمانی و میێوان. دەمێکە هاو نیشتیمانیان لەو جۆش و خرۆشەوە دوورن، بۆیە بە تامەزرۆیەوە دەڕوانە چالاکیەکانی فیستیڤاڵ. ئارامە بیتەوە، یعنی هەستەکەی کەیتر ئارامێک بە مێشکتە بەخشێت کاتێککە گوێی لێ ئەگری یان سەیری بۆن منە هەڵپارکەکانەکەی کە تیپەکانێکن. 12 گروپ نمایشی چالاکیەکانیان دەکەن، هەرچەند خولەکێک شانۆ بە زمانی جیا و کولتوری جیاوازەوە دەردەکەوێت. کە دەڵێ فیستیڤاڵی کولتورە جیاوازەکان جگە لە زمان جلوبەرجی شەوت نیشان دەدەن. جۆش و خرۆشی ئامادەبووان گروپە بەشدار بووەکانی وەپەلە خستە بوو کە نۆرەی نمایشەکانیان بێت. فستیڤاڵێکی خۆش بوو، توانیمان ئەو نمایشەی کە بۆی هاتبووین لێرەدا پێشکەشی بکەین. گروپی عفرینی لە هاتن کولتوری خۆم پێشانی بدەن. کەلتور و ئێمەش چەنی بەشەکاوتەری جیاوازیدا ئێمەش حەزکەنوێ بەشداری کەرمێت. چوارەمین فیستیڤاڵی کولتورە جیاوازەکان لە ژێرناو نیشانی خۆشەویستی بۆ پێشمەرگە بوو، وەک چۆن دەستپێکی کارەکانی نمایشی پێشمەرگە بوو، هەر بە چالاکی پێشمەرگەش کۆتایی بە کارەکانی هێنا. بەختیار قادر ڕوودا و ڕانیا.